سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامی هەنگاوی نوێم لەگەڵتان دەبوو. ئەو ئەڵقەیە درێژکاوەی ئەڵقەی ڕابردووە کە تایبەت بوو بە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن بۆ بیرهێنانەوە لە ئەڵقەی یەکەمدا بە میوانداری کاکدانە عەبدولکەریم کە لەم ئەڵقەیەش دیسان میوانمە باسمان لە چەند پرۆژەیەکی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن کرد و لەسەر ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان وەستاین. لەم بەشەشدا هەوڵ دەدەم درێژە بە داتا و ژرۆفە و ئەو ژمارانە بدەم کە تایبەتن بە ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. سەرەتاش بۆ بیرهێنانەوە کورتکراوەی بەشی یەکەمی ئەڵقەی ڕابردووی هەنگاوی نوێم کە تایبەت بوو بە پرۆژە خزمەتگوزارەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. لە ئەڵقەی ڕابردووی بەرنامەی هەنگاوی نوێمی چاکسازی بە میوانداری دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن تێیدا ئاماژە بە چەند خاڵێکی گرنگکرا لە بواری پرۆژەکانی ڕێگەوبان و گرنگیان لە بژانەوەی وڵات و پێشکەوتن. دانا عەبدولکەریم لە بەرنامەکەدا ئاماژەی بەوەدا لە دەستپێکی کاری کابینەی نوێیەمدا هەوڵمانداوە بەشی زۆری پرۆژە وەستاوەکان تەواو بکەین و هاوکات لەباری پرۆژەی ڕێگەوبانەکان گوتی یەکێک لە بنەماکانی پێشکەوتنی وڵات پرۆژەی ڕێگەوبانەکانن. هەر بۆیە لە پلانماندایە لە کابینەی نوێیەمدا تەواوی شەقامە خێرەکان بکەین بە دوو سایت لەبارەی گرنگیەکانی ڕێگاوبانە پێشکەوتوەکانی شەوە گوتی ڕێگای خێرا و پێشکەوتوی نێوان شارەکان کاریگەری لەسەر جمجۆڵی بازرگان و ئابووری دەبێت. لە بەرنامەکەدا پلانی پرۆژەی هێڵیاستنین لە هەرێمی کوردستان خستە ڕوو. ئەو گوتی لە پلانماندا هەیە پرۆژەی هێڵیاستنینی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین و پلانەکانیشمان چڕ کردوتەوە و قۆناغی یەکەمی پرۆژەی هێڵیاستنین لە کۆتای ئەم ساڵ دەچێتە بواری جێبەجێکردنەوە. کاکدانە دووبارە بەخێر بێتەوە. زۆر سپاس. لە ئەڵقەی ڕابردوودا لەسەر پرۆژەکان پرسییم هاوسەرگی پرۆژەکان بە پێی پارێزگاکان و با بڵێن قەزا و ئیدارە سەربۆخەکان پارێزراوە بەڵام کاتی بەرنامەکە تەواو بوو بۆیە ئەمەوێت ئێستا وەڵامەکەم دەستکەوێت. بەڵێ پرۆژەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە لەسەر بنەمای پێداویستی ناوچەکانی هەرێمی کوردستان دانرێت واتە بە ڕەچاوکردنی ئەو پێویستیانی کە لە هەر ناوچەیەک هەیە پرۆژەکان بە پێی گرنگیەکەی دابەشەکری بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستانە بە تاکید بەبێ جیاوازی چونکە ئەوەی کە گرنگە لای وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و کابینەی نوێم ئەوەیە کە هەموو خزمەتگوزارەکان بە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان وەکو یەک بکات لەوانەیە ناوچێک تا ناوچەی شتر پێویستی بە خزمەتگوزاریی زیاتر بێت لەوانەیە لە فترێک لە فترەکانە گرنگجێک بە ناوچەیەک بدرێت بەڵام دوجارە بێ ئەوە ڕنگدانەوەیشی گشتی هەبێت لەسەر سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لە یەک ئاستی خزمەتگوزاریە بن تۆ بچیتە هەچ شارۆچکەیەک بچیتە هەچ قەزایەک بچیتە هەچ ناحەیەک ئاستی پێشکەوتنی خزمەتگوزاریەکان لە هەموو قەزا و ناحەکانە بێ وەکوی ببینی ئامانجی سەرشی کابینەی نوێم گەیاندنی خزمەتگوزاریەکانە بەو شێوەیە. زۆر باشە تاوەکو ئێستا پێم وایە بە 111 پرۆژەی بەردەوامتان هەیە کە ئیشی لەسەر دەکەن ئەگەر لە ڕێگەی ئەم داتا و ئینفۆگرافیکە یان ئەم گرافیکەی لە بەردەمماندەیە قسەی زیاتری لەسەر بکەین لە پرۆژە بەردەوامەکان هەولێر 32 پرۆژەیە بەڵێ پارێزگای سلێمانی 29 پرۆژەیە گەرمیان 7 پرۆژەیە ڕاپەڕین 9 پرۆژەیە و دوهۆکی سوێک پرۆژەوە لە پارێزگای هەڵبجەش 2 پرۆژەمان هەیە کە ئێستا بەردەوامە کارکردن تێدا و تاکۆی گشتی نزیکی 110 پرۆژەیە بە تێچووی زیاتر لە 2 تریلیۆن و 871 ملیار دیناری عراقی. ئەم پرۆژانە زیاتر جگە لە ڕێگاوبان پرۆژەی تریشن وانە بە تاکید هەموو پرۆژەکانە بە ڕێگاوبان بە پردەکان و تونێل و هەروەها یەکەکانی نیشتەجێبوون کە بۆ خەڵکی کەم دەرامەت دروستەکرێ. بەڵێ لەسەر یەکەکانی نیشتەجێبوون قسە و باش زۆرە ئەمەوێت هەڵوێستەیەک لەسەرەوە بکەین لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بیرتان لەوە کردەوە کە یەکانی نیشتەجێبوون گرنگی پێ بدەن هاوکاران راپۆرتێکی بنکۆڵکاریان لەسەرەوە دروست کردووە پێکەوە راپۆرتە پرۆژەی یەکەکانی نیشتەجێبوون بۆ خەڵکی خاوەندداهاتی سنووردار یەکێک بوو لە خەمەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نزیکەی 600 شوقە و یەکەی نیشتەجێبوون دابەشکراون و دەیان پرۆژەیش ماوە کە تەواو بکرێن. 9148 یەکە لەژێر کاری دروستکردن و ئێستاش کارەکانی ئەنجام دەدرێت لەلایەن وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. هەمان وەزارەت پێشنیازی کردوکەوە 5 ملیار دینار خەرج بکرێ بۆ ئەوەی 720 یەکەی نیشتەجێبوون کاری خزمەتگوزاری و خەدەماتیان تەواو بکرێ و کەسانی کەم دەرامەت وەکرێتچیەکان لی سوودمەند ببن و بچنە ناوی
ڕێژەی جێبەجێبوونی پرۆژەکان جیاوازن. پرۆژە هەیە لە ١١ و پرۆژی دیکەش هەیە لە ١٠٠ تەواو بووە ڕادەست نەکراوە. لەو پرۆژانش کە تەواو بوون و ڕادەست نەکراون لە دەڤەری ڕاپەڕین نمونەی هەیە. کرێنشینان چاوەڕانیەوەن بچنە ناو ئەو یەکانەوە کە تەواو بووە. با پێی ئامارێکی کۆمەڵی کرێنشینانی دەڤەری ڕاپەڕین نزیکەی 7,000 کرێنشین هەن. 30,000 خێزانمان دەستنیشان کرد وەکوەوەی کە کرێتیە، بەڵام ئەو ئامارە کیفار نییە. ئێمە باسی 2016 دەکەین. ئەوەی کە دەمێنێت بەقەناتەوە ئێستا لەوەیە نزیکەی 6 بۆ 7,000 کرێتیمان هەبێت لە ئاسی دەڤەری ڕاپەڕی، یعنی بەگشتی، چونکە ئێمە نوێنەراتی هەردوو سنووری بیتوێن پشت دەکەین. بۆیە بەقەناتەوە ئامارە زیادی کردووە، ڕێژەی زەوات زیادی کردەوە، دواتر عادەتەن لەو زروفانە لەو بارودۆخانە لەوانەی خەڵکی کەم دەرامەت هەیە بە ناچاری خانووی نەماوە فرۆشتوێتی. لە ماوەی کەرەنتینەدا بەشێکی ئەم یەکانی نیشتەجێبوون بۆ مانەوەی و کەسانە تەرخانکرا کەوا کەرەنتینە دەکران. پرۆژەکە تا ئەم ساتە ڕەدەستکردنی کۆتایی بۆ نەکراوە، بە پێی خەڵبەندی دابەش دەکرێت. قایمقامی ڕانیە دەڵێت پرۆژەکە بۆ فەرمانبەران و کرێنشینانی کەم دەرامەت دروست کراوە. دادپەروەرانە دابەشی دەکەن، زیاتر لە 2500 فۆرمیش دابش کراوە. هەموو داتاوزانیێرەکانمان ئەمە ئامادەیە کەی پرۆژەکە تەواو بوو، ئیسلامی نهایی کراو، نەتیجەی ئیسلامی نهایی بۆ ئێمە هات. ئێمە دەست بە دابشکردنی دەکەین و بەپێی ئەو میکانیزمەی کە لە فۆرمەکەدا هاتووە کە وەزارەتی ئاوادانکردنەوە نوێنەری ئەوانیشی تێدا. ئەم یەکانە کە کراون بۆ خەڵکی مۆزەف و فەرمانبەری کراوە کە دەخلی مەحدودە و بۆ خەڵکێکی کە کراوە کرێنشین وانەیە بۆ هەموو ئەو فیانەی کە لە فۆرمەکەدا هاتووە، بۆیە دڵنیا بەلەوەی بەپێی ئەو خاڵبەندی دێنە خوارێ و هیچ جیاوازێکیش ناکەین. بەپێی یاسای ژمارە 16 ساڵی 2011 پەرلەمانی کوردستان ئەو یەکانە بۆ کرێنشینان و فەرمانبەرانی داهات مام ناوەند و سنووردار دروستکراون. بە پێقیستێکی ماوە درێژی 25 ساڵەش لە باشداربووەکان وەردەگیرێتەوە. ئەمانە ئەگەر تەواو کرێن و ئەگەر پارەیان بۆ دابین کرێ ئەدرێن بۆ دوو شەریحەیە، فەرمانبەران کە خەڵکێکی گەنجە و تازە ژیانی هاوسەرگیری پێگەنا و فرسەتی نەبووە یەکەی نیشتەجێکردنی هەبێ یان هیچ سوودمەند نەبووە، ئەمانە ئەیانگرێتە و هەروەها خەڵکێکیش کە خاوەن داهاتی سنووردارە یان با بڵین بە شێوەیەک لە شێوەکان کەم دەرامەتە تێچوو شوقەکە بێ لە خەدەماتی دابەشی سەر 25 ساڵەکرێ بە ئەقساتی مریح لیان وەرەگیرێتەوە بەپی پرۆسیجەرێک کە وەزارەتی ئاوادانکردنەوە دایناوە تەنسیق لەگەڵێکە ئیدارەکان ناکرێت دابەشەکرێت. لە پێشتریش بڕیار بوو بۆ کرێنشینانی شاری سلێمانی بە 3 قۆناغ 3620 یەکەی نیشتەجێبوون دروست بکرێ. لە قۆناغ یەکەمدا 564 یەکە لە کانەکەوەی سلێمانی تەواو کرا، بەسەر کرێنشیناندا دابش کرا. لە ساڵی 2009 دەست کراوە بە قۆناغی دووەم کە 1500 یەکەیە. قۆناغی سێمیش لە ناوچەی تاسڵوجێ و کارکردن تێیدا دەستی پێ کردووە. هەرەوەندەیش نییە لە چەندین شار و قەزا و ناحیەی دیکە چەندین یەکەی نیشتەجێبوون بۆ کەسانی خاوەن داهاتی سنووردار دروست کراون لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بەڵێ کاکدانەوەکەوەی لە ئەو راپۆرتە بینیمان کە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن یەک لەو پرۆژانێکە ئیش لەسەرکات پرسی دروستکردنی یەکەی نیشتەجێبوونە بۆ خەڵکانی خاوەن یان کەم دەرامەت با بڵێن. میکانیزمی ئیشکردن و دابشکردنی ئەو یەکانە چۆن؟ بەڵێ دوای تەواوبوونی یەکەکانی نیشتەجێبوون کە خزمەت گوزارەکانیشان تەواو بوو، ئێمە لە ڕێی یەکە ئیدارەکان چ لەسەر ئاسی پارێزگا بە یا قەزا بە یا ناحەوێک کە پرۆژەکەی لێیە لیژنەیەک دروستەکەی بە سەرۆکایەتی ڕئیسی وحدەی ئیداری بۆ دابشکردنی ئەو یەکانە و نوێنەری وەزارەتی ئاوادانکردنەوەش لە لیژنەکەدا دەبێت. زایدە من فەرمانێکیشم دەرکردو نوێنەری کۆمەڵی کرێنشینانی ژەبێ ئەندام من لە لیژنەکە بۆ ئەوەی ئەوانیش وەکو چاودێرێک ئاگیان لە پرۆسی جاکردنەوەی فۆرمەکان و دابشکردنی فۆرمەکان بێ بەسەر کەسانی کە شایستن، چکە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە بدرێت بۆ کەسانی کە شایستی وەرگرتنەوەکانی نیشتەجێبوونن، وابێ ئەمەژەم پرۆسی بە شێوەیە بکەین کە بەڕاستی مەجالی هیچ جۆرە واستە و مەحسوبێتێکی زۆر باشە. گرنگەوەی بینیمان لە ئیدارە ڕاپەڕین بەسەلەم بۆ نمونەگەر بە نمونە بێنینەوە باسی وە دەکات کە ئەو داتایان لە بەردەستیانە داتا کۆنەکانن. بۆ نمونە لە ئەو چەند ساڵ ڕابردوو زەوات زۆر بووە، هاوسەرگیری زۆر بۆ کرێکی زیاتر بوو. بۆ ئەمە جارێکتر
ئەمە بێژینگ دەکرێتەوە دیسان ئامار و شتیواکۆ دەکرێتەوە خۆی ڕاستە داتانە کۆنە لەوانێ هەندێک کەسە بێدەستا مەسەن لەم فتری پێشوکەناوی خۆی و کرێکی تۆمار کردووە سەلاوانێ خاونی خانووی خۆی بێت بارودۆخی باشوو بێت لە چەند ساڵی ڕابردوو خانووی کردەوە پێویست نەکە لەناو ئامارەکە بێت خەڵکیی تر هەیە لەوانەیە گۆڕانکاری بەسەرباری خێزانی هاتبێ لەبەرەوە بە تاکید جۆرێک لە جۆرەکان پێویستی بە تازەکردنەوەی داتاکان هەیە گرنگەوەیە ئەو یەکانە بچێتە خزمەتی ئەو هاوڵاتیانی کە بەڕاستی شایستن کەوێت بیر لەوە کراوەتەوە جگە لە شار و قەزاکان بۆ ناحیە و گوندەکانیش ئەم یەکانە دروست بکرێت خۆی بەسڕاحەت ماسا وکو لە راپۆرتەکە ژاماژی پێدرا بنزیکی 9000 یەکەی نیشتەجێبوونمان لە ژێر جێبەجێکردنایە و ئەمە پلانمان بوو کە ئەم 9000 تەواو بکەین بەڵام هەندێکیان بەڕاستی لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکانە نوانی نسبەی ئینجازیان زۆر کەمە ڕێژەی ئەنجامدانی کارەکان لەوانەیە نتوانین لە تەمەنی ئەم کابینەیە هەر 9000کە تاو بکەین چونکە بەرنامەشمانە بوو بێزگەم 9000 3000 یەکی تری نیشتەجێبوونیش دروستکەین کە پلانمە بۆ دانا بوو ینی بەکۆی گشتی تاکو تەمەنی کابینەکە بێەوە 12000 نیشتەجێبوو لە کاتێکدا پێویستان بە چەندە ینی ئێستامە 12 دروستەکەن بە تێکرای ئەو کابینەکە بڕیار بوو دروستی کرد پێویستان بە چەندە سەدان چەندی پڕ دەکاتەوە ئیشی کرێت ئەتوانم ئەگەر 12000 نیشتەجێبوونە تا بێتوانم بڵێم ینی ڕێژێکی زۆر باش کە بەپێی هەندێک ئامار کە ساڵانی ڕابردوو براوکراوەتەوە نازانم ینی ئەو ئامارانە دقیق بنیان نا بەڵام نزیکی 100,000 کرێنشین باڵێن کرێنشین هەیە لە هەرێمی کوردستانە ئەگەر بە پێی و ئامارە بەشیش کەمەکات بەس تەسەورەکەم ئەو نەبێ ینی من بەپێی بۆچووی خۆم تەسەورەکەم لە 100,000 کەمتر کرێچیمانەوێت لەوانەیە ئەم 12000 نیشتەجێبوونە تەواو بێت کاریگەریی زۆر باشی لەسەر چارەسەکنی گرفتی ئەو هاوڵاتیانە بکە پێویستیان بۆ یەکە نیشتەجێبوونانەیە من بڵم لە 150 داخوازیەکانی ئەو هاوڵاتیانە بڕکاتەوە بەڵام وەبەرهێنان پرۆژەکانی وەبەرهێنان زیاتر پێشتر بۆ نیشتەجێبوون بوون لەم کابینەیەدا سەرۆشی دەستەکە میوانم بوو لێرە باسی ئەوەی کرد کە کەمتر خۆیان لە نیشتەجێبوون دەدەن بەش فراغێکی زۆر گەورەتر دروستە بێت جیاوازی ئەو یەکانی نیشتەجێبوون لەگەڵ یەکەکانی نیشتەجێبوونی وەبەرهێنان لە ڕووی کوالیتیەوە چیە لە ڕووی کالێت و نرخیشەوە بەڵێ طبعا ئەو یەکی نیشتەجێبوونانەی لە ڕێی وەبەرهێنانەوە دروستەکەی بەڕاستی خەڵکی کەم دەرامەت لی سوودمەند نییە بە شێوەیەکی گشتیتایەتی هەندێک پرۆژەشەیە بۆ خەڵکی کەم دەرامەت دروستکراوە لە ڕێی وەبەرهێنانەوە بەڵام ئەوانە چەند پرۆژەیەکی کەمن زیاتر پرۆژەکانی وەبەرهێنان بۆ ئاستەکانی مامناوەند و بەرەوژور دروستکراوە حکوومەتی هەرێم زەوی بە نرخێکی زۆر هەرزان بۆ دابین کردوون و ئەمە وای کردووە کە نرخی زەوێکە بە قازانج بۆ بەرهێنانەکە بگەڕێتەوە بەشێکی زۆری قازانجەکانی وەبەرهێنان لەو وارای خۆی بینیوەتەوە بەدڵنیایی کوالیتی یەکەکانی نیشتەجێبوون لە کەلەڕی وەبەرهێنانەوە کرێت لەوانێت جیاواز بێت لە کوالیتی پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە چونکە ئێمە هەموو ئەو پرۆژانی کە جێبەجێ ئەکرێت بەڕاستی هەموو کەرەستەکانی کە تیای بەکارهێنرێت ئەبێت هەمووی لە تاقیگەکان بە شێوشی ڕاست و دروست بۆ بکرێت تاقیکردنەوە تستی بۆ کردووە بێت لە تاقیکردنەوە ئەندازەیەکان سەرکەوتو بێن جارڕێگە بە بەکارهێنانیانێن بەڵام دیزایانی ئەم پرۆژانی کە ئێمە بۆ کەم دەرامە دروستمان کردو دیزایانێکی زۆر سادەیە بۆی تێچوشی کەمێ بۆ کەرەستای جیاوازیە چینە لەگەڵ کەرەستەی وەبەرهێنان و شوێنەکانی تر وەکو کەرەستە بنەڕێتەکان نەخێ بەڵام وەکو کەرەستەی جوان جانکاری یاخود ئەکسترا یاخود بۆ مەسلەی ئەزل یاشتی تر لەوانەیە تۆزێ جیاوازتر هەبێ بە حکومەوەی تۆ ئێمە یەکێکی نیشتەجێبوون حدودی نزیکی $30,000 و $35,000 تێچە لە بە پێی شوێنەکەکەوێت هەندێک شوێنیشمانی کەمتر لە $30,000 هەندێک مشاکیلانەکەم کە لە بیندە باڵەخانەکە هەیە لە ماڵەکە هەیە بەڕاستەکە توانم بڵم لە ڕووی کوالیتی ئەو کەرەستی کە بەکارهێنێ پرۆژەکانی ئەوەی کە بۆی دانراوە لە دیزاینەکە پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە زیاتر کۆنتترۆلی کوالیتی کردووە بەڵام پرۆژەکانی تێر کە دەستی وەبەرهێنانە لەبەرەوەی بە پارێشی گرانترەوەتی چوشی زیاتری بێت کەرەستی تریتیا بەکارهاتوو کە لەوانەیە ئێمە بۆ ئەوەی بە تێچوشی کەم بین بە هاوڵاتیان و کەرەسانەمان بەکارنێنە بەیان با بڵین لە دیزاینەکەیان نەبووێت بە شێوەیەکی گشتی پێویستە مەسەلەی نیشتەجێکردن لە پرۆسی وەبەرهێنانەوە بکەین بە پرۆسی ضرورەت گرنگجی بۆەوەی ئێمە هەوڵ بین سەرەتا خەمی هاوڵاتیانی دەرامەت دیاریکرا با بڵین یا باڵین کەم دەرامەت لە دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بڕەوێنینەوە کە ئەتوانێت یەکێکی نیشتەجێبوونی ئاسایی بەدەست بێنێت لە ڕێی هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆی دوجار ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان چوونە ئاستێکەوە کە کێشەی کرێنشینانمان نەما ئەتوانرێت زیاتر برەو بە مەسلەی وەبەرهێنان و یەکە نیشتەجێبوونەکانی دەستی وەبەرهێنان بدرێ بارحاڵ ئەوانیش ئەو پرۆژانەشی کە لە دەستی وەبەرهێنانە کراوە لە ڕێ وەبەرهێنانە کراوە بوون بە
هاوکاریشی پرۆژەکانی تەنسیقدانەیە. تەنسیقەیە بوون بە هاوکاریشی پرۆژەکانی وەزارەتی ئاودانکردنەوە و جۆرێک لە قورسایی لە سەرشانی وەزارەتی ئاودانکردنەوە کەم کردوێتەوە ناتوانین ئینکاریەوە بکەین بە تاکید قورسایی لە سەرشانی حکوومەت و وەزارەتیش کەم کردو بەڵام بەڕاستی بێت من ڕائم وایە لەگەڵ بەرزکای محەممەد شوکریش قسەم کردووە لەم بۆ بە شێوەیەک پرۆژەکانی دەستەوە بەرهێنان بە تایبەتی بە لە بواری نیشتەجێکردن جێبەجێکرێ کە هەمانجێکی زیاتر لە نێوان هەردوو وەزارەتی ئاودانکردنەوە و دەستەوە بەرهێنانە هەبێت بە شێوەیەکە لە خزمەتی گشتی خەڵکا بێت. وەگەر وەبەرهێنەرەکانی نیشتەجێم و لێشمان تووڕ نەبن پێشنیاری ئەوە بکەن بێتە مەرجیش زۆر زار وەبەرهێنێکی شەکل و بابەتە دەکات بیر لەوەش بکاتەوە بۆ خەڵکی کەم درامەتیش ڕۆژەی تر پێشکەش کات لە تەک ئەم بنرخێشی زیاتر ئەمە چۆن دەکرێت ئەوە ئەکرێت با بڵین دابەشی کەین مەسەن ئەگەر پرۆژەیەک مەساحێکی دیاریکرایی بۆ دیاریکراوە بەشێک لەم پرۆژەیە تەرخان کرێت بۆ کەسانی کە پێویستیان بێکی نیشتەجێبوونێ و ئاستی داهاتیان دیاریکراوە ئەکرێت بینی لێ بکرێتەوە میکانیزمێکی تایبەتی بۆ بدرێتەوە ئێمە لە وەزارەتی ئاودانکردنەوە پێشنیارێکمان حاضر کردو بۆ ئەمە بەستە بە تایبەتی بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دامەزراوەکان وإنشاءالله لە ئایندەیەکی نزیکای بێنە بەردەم ئەنجومەنی وەزیران و لێ گفتوگۆی لەسەرەکەین ئەگەر ئەو میکانیزمی ئێمە لە وەزارەتی ئاودانکردنەوە پێشنیارمان کردووە ئەتوانین لە چەند ساڵی داهاتوو بەشێکی زۆری فەرمانبەرانی حکوومەت کە یەکەی نیشتەجێبوونی نییە لەو پرۆژەیە ئێمە سوودمەند بن. زۆر باشە یەکێک لەو پرسانەی کە بەڕاستی مەبەستمە قسەی لەسەر بکەم گرنگجیدانە بە تاقیگەکانی بیناسازی زۆر زاگرەی ئەوە دەکرێت کاگدانە ئەڵێن شەقامێک دروست دەکرێت یان ڕێگەوبانێک دروست دەکرێت پاشمانجێکیشی تر 2 مانگ بارانێک دەبارێت شەقامەکە تێک دەچێت پێم وایێت لە ئێوە دەستگایەکتان ئێستا دروست کردو بۆ کوالەتی ئەمە لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر جەخت لەسەر باشی مادەکان لە تاقیکانەکەن بە هاوکارانم وت کە راپۆرتێک لەسەر ئەو بابەتە دروستکردن مەیدانیان راپۆرتێکیان ئامادە کردووە با پێکەوە لە پێشتر بەشێکی بەرچاوی ڕخنی هاوڵاتیان لەسەرەوە بوو کەوا ئەو ڕێگا نوێیانەی دروست دەکرێن یان نۆژەن دەکرێنەوە بە ماوەیەکی کەم تێک دەچن و بەردەوام پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بە دوایەم پرسەدا هاتوینە تا تاقیگەی بیناسازی هەولێر ئەمەوێ بزانم چی کراوە بۆ ئەوەی باشتر کۆنتترۆڵی ئەو کەرەستانە بکرێ کە لە پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە و دام و دەستگا و فەرمانگەکانی تر و سەرجەم کۆمپانیا و بەڵەندەرانی سنووری پارێزگای هەولێر بەکاردێت. لێرە ئەو کەرەستانەکە لە بیناسازیان لە ڕێگابان بەکاردێتن دێنە لای ئێمەش هەڵدەستین بۆ وەرگرتیان لە ئەندازیاران سەرپەرشتیان هەر کەسێکی مەسەڵەن کە کارش تایبەتیش بێهەوی دەتوانێت بۆمان بێنێ ئێمە پشکنی ئەنجام دەین لێرە ئێمە لیان وەردەگرین دوای ژمارەی نهێنی لەسەر دادێنین دەینێنە ژوورەوە بۆ مەبەستی ئەو کەرەستانە بۆ ئەوەی پشکنی بەسەر بکرێت. کەڕستەکانیان هێناوە بۆی بزانرێ لە ژێر فشاردا چی بەسەردێ بەرد و کاشی و شیش تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت. ئێمە وەکو هۆبەی کۆنکریت و کەرەستە بیناسازیەکان بە تایبەتی پشکنین بۆ کۆنکریتی بەکارهاتوو لە بینایەکان و ڕێگاوبانەکان دەکەین هەروەها ئەو مەوادەی ئەو کەرەستانەی کە بۆ بیناسازی بەکاردێ وەکو کاشی وەکو بلۆک وەکو کربستۆن وەکو شیش یا هەر ماوادێکی تر کەرکوت چیمەنتۆ گەچ پشکنین بۆ سەرجەم ئەم ماوادانە دەکەین و لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی چۆنێتیەوە چێکیان دەکەینەوە ئەگەر بە ئەو ئستانداردانە بێت کە ئێمە بەکاری دێنین ڕێگە پێ دەدرێت کە بەکار بێت لە بینایەکە لە پرۆژەکە بینا بێت جادە بێت یا هەر شتێک بێت. لێرە لەم تاقیگەیە زۆر بەوردی پشکنین بۆ قیر دەکرێت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ئامێری پێشکەوتوو و چەندین ئامێری تاقیگەیی لێرەدانراون و کڕدراون کە لە زۆر وڵاتی پێشکەوتوو دراوسێدا هەر ئەم ئامێرانە بوونیان هەیە و بەکاردێن. ئەوەی کە ئێستا ئەکرێت لە بواری ڕێگاوبانە یعنی ئەگەر نەبێتە مبالغە لە خەڵکانێکی پسپۆر نەک خەڵکێک شارەزای بوارەکە نەبێ تەسەور کە لەسەر مستەوای وڵاتە زۆر پێشکەوتۆکانە ئەوەی کراوە لەم چەند ساڵی ئاخیر ئەوەی کراوە لە دەعمی حکومەت بۆ ئەو کادرە بەخۆ مستافەکەم کە لێرە و وەکو بەڕێوەبەرایەتەکەمان ڕەنگە دەگمەن بێ لەسەر ئەساسی ناوچەکە ئەگە مقارنەی بکەین ئێمە ئەوەی بۆمان هاتووە هیچ تەسهیلاتێک لە مەسائلی کواڵەتی مەکەن ئەوەی کواڵەتیە بیکەن ئەوەی لە بەرژەوەندی پرۆژەکانە بیکەن ئێمە بەش بە خۆمان ڕۆژێک لە ڕۆژان هیچ سترێسێکمان لەسەر نەبووە کە وەکو تەقییمکردنی مەواد کەمتەر خەمبین بەرامبەری بەعکسەوە توانە چی شتی نوێیە بۆماندا ینی داوا بکەن لێمان بەڵگەتان پێبێت کە ئەوە لە بەرژەوەندی شتەکانە کە ئێمە بۆتان دابین کرد.
وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە یەکێک لە چالاکیەکانی وەرگرتنی بڕۆنامەی ئایزۆی 1925 و ئایزۆی 9001 بۆ تاقیگەکانی بیناسازی لە هەولێر و سلێمانی و دوهۆک و گەرمیانە. یەکێک لەو تاقیگانش تاقیگەکەی هەولێرە. بەڕێوەبەری ئەو تاقیگەیە نایشارێتەوە بە تەواوی پابەندی ئەو بەرپرسیارەتیان کەوا بڕوانامەکە بۆی دروست کردوون. یەک لە ئەهداف ڕئیسەکانی ئەو کابینەیە چاکسازیە، لێ ئەمە مکورتر بووینە لەسەر ئەو مۆزوع، زیاتر هەوڵماندایە بە دەرەجەیەک پاچی لە ئیشەکانمان بە دەرەجە دوو ئەنجامدانی پشکنین لە کاتی خۆی و لە شوێنی خۆی و بە کوالیتی زۆر باش لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکانی نێودەوڵەتی بۆ نمونە لەگەڵ ئاشتۆ تەنسیقمان هەیە کە دەستگایکی زۆر بەناوبانگە لە عالەم پشکنین نموزەجمان لۆ دەنێری لە سنوورەکانیش فەرەمان هەیە بۆ زیاتر کۆنتڕۆڵکردنی ئەو ماوەدانەی کە داخلی کوردستان دەبیت. ئێستا لە حاجومەران بۆ نمونە تاقیگەی بیناسازی هەولێر ئەگە بۆ نمونە وەربگرین بنکەچی خاڵی سنووریمان لەوێ ڕێگە بە هیچ شێوەیەک بە تێپەڕبوونی مەوادی کوالیتی خراپ نادەین بێتە ناو هەرێمی کوردستان. بێگومان باسی مەوادی ئینشایی دەکەم کەرەستەی بیناسازی، چونکە تایبەتمەندین بە پشکنینی کەرەستەی بیناسازی لە هەرێمی کوردستان. لە دوای کابینەی نوێەوە بیرمان لەوە کردەوە کۆمەڵک ئەچیزە بینین کە لە کوردستان نییە، فەحسەکانی دەچی لە دەرەوەی وڵات دەکرێت، بۆ نمونە لە تورکیا دەکرێت، لە ئەوروپا دەکرێت. بیرمان لەوە کردەوە ئەو ئەچیزانە بینینە کوردستان. هینامان وەکو تاقیگەی بیناسازی هەولێر توانیمان ئەمە ئەو پشکینە لێرە دابنین. ئێستا مەوادی ئەو پشکنینە لە هەموو عێراق لۆمە دێت، ئەمە فەحسی دەکەین. بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی هەولێر بەپێی یاسای ژمارە 143 ساڵی 1976 حکوومەتی عێراقی دامەزراوە دوای چەندین گۆڕانکاری بەپێی فەرمانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە ژمارە 1833 لە ڕێکەوتی 23 حوتی 2012 خراوەتە سەر وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن واک بەڕێوەبەرایەتیەک لە چوارچێوەی ئەو وەزارەتە خزمەتەکانی خۆی پێشکەش بەدام و دەستگا و فەرمانگەکانی تر و سەرجەم کۆمپانیا و باڵێندەرانی سنووری پارێزگای هەولێر دەکات. جەنابی وەزیر وەکەوەی تا لە راپۆرتەکەش بینیمانی ئەوە ئێستا هەستا من بە گرنگجیدان بە دەستگایەک یان بە دروستکردنی هۆبەیەک کە تایبەتە بە کوالیتی و سەرپەرشتکردنی کوالیتەکان. زۆر زاقس لەسەرەوە دەکرێت شەقامەکانی ئێمە دروست دەکرێن وەکو تازە ئاماژم پێکرد مانجێک دوو مانگ ساڵێک دوایەوەتر تێک دەچێت. جەنابتان چیتان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو پرسە کرد؟ بەڵێ بەتەکیت هەر پرۆژەیەک کە بودجێشی دیاریکراوی بۆ دیاریەکرێت پێویستە ئەو بودجێ وەکو پێویست سوودی لێ ببنێت. واتە ناکرێمە پرۆژەیە بکەین و پارێتیا خەرج بکرێت و داهاتی گشتی بۆ خەرج بکرێت 2000 پرۆژەکە وەکو پێویست خزمەتی وڵاتیان دەکات. بۆ کۆنتڕۆلکردنی ئەمە لە چەند لایەنێکەوە ینی تەنها یەک بوار نییە. مەسەن هەر پرۆژەیەک لە مەرحەلەی دیزاینکردنی پرۆژەکە بەشێشێتی سەرپەرشتیکردنی پرۆژەکە و جێبەجێکردنەکەی بەشێشێتی و کۆنتڕۆلکردنی کەرەسەکانی کە بەکارێ هێنرێت لە پرۆژەکە بەشێشترێتی. واتە ئەبێ ئەم قۆناغی دروستکردنی پرۆژە یا جێبەجێکردنی پرۆژە بەیەکەوە گرێ بدەینەوە. جاری وا هەیە ئەکردۆ کوالیتی کۆنتڕۆڵی کەرەسەکانیشت زۆر بە باشی بکەی، بەڵام ئەگە دیزاینەکەت ڕاز نەبێت ئەو ماوەدەشی کە بەکارێنی لە دیزاینشی ناڕاستە ئەو پرۆژەیە فەشەلێنێت یا سەرکردو نابێ و بەرچی خۆی ناتوانێت جێبەجێ بکات. گرنگە ئێمە دیزاینکردن، سەرپەرشتیکردن، قۆناغەکانی جێبەجێکردن لەگەڵ کۆنتڕۆلکردنی کەرەسەکانی بیناسازی بەیەکەوە بەسی بۆ پرۆژەکە دیزاینکردنەکەی لە سەرەتادا و لە پێشتر خراپ بوون یان بۆ شێوێ نەبوون. ئێستا تۆ دەستگایشت بۆ داناون کەرەستەکانیش بە باشەکەی کەواتە جێگای ڕژبینێک ئەم تێکەچێتەوەی پێشتر. ئەگەر ئێمە کوالیتی کەرەسەکان کە بەکاری هێنین لە پرۆژەکە کۆنتڕۆل بکەین و بەپێی ئەو ستاندەردە ئەندازیانە بکە ئێمە مەبەستمانە. ئەگەر خەلەلێک ڕوویە لە پرۆژەکانەوەتە لە ڕووی دیزاینەوە لە ڕووی جێبەجێکردنەوە لە کاتی جێبەجێکردن وەکو پێویست دیزاینەکە جێبەجێ نەکرا. جاری وایە دیزاینەکەت ڕاستە بەڵام جێبەجێکردنەکە وەکو دیزاینەکە نییە. جاری وایە دیزاینەکە خراپە گەر تۆ وەکو خۆشی جێبەجێکی هەرفەشەلێنێ کەواتە ئەو سێ فاکتەری کە بەیەکەوە باسم کرد دیزاینی پرۆژەکە جێبەجێکردنی پرۆژەکە و کەرەسەکانی کە بەکارێن لە جێبەجێکردنی پرۆژەکە بەهستی یەکتری تاوکە. خۆشبەختانە ئێمە بۆ مەسلەی کۆنتڕۆلکردنی کوالیتی کەرەسەکان کە بەکارهێنرێن لە ئاسیشی زۆر باشین لە پارێزەکانی هەرێمی کوردستان وکو لە راپۆرتەکەش ئاماژەی پێدرا تاقیەکانی ئێمە هەمووی بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتیان وەرگرتووە و هەموو ئەو تێستانی کاکرێت
بە شێویشی ستاندەرد و ساڵانەش کالیبرێشنی ئامراز و پێداویستەکانی تێستکردن نەکرێتەوە بۆی دائیمە لەو ستاندەردا بمێنینەوە کە پێویستە کوالیتی کۆنتترۆلی کەرەسەکانی بیناسازی یا کەرەسەکانی جێبەجێکنی پرۆژەکان پارێزی. ئەوەی کە گرنگە ئەگەر ئێمە توانیمان کوالیتی کەرەسەکان بە شێوشی باش بپارێزین من دڵیان بەشێکی زۆری ئەو پرۆژانی کە پارەی بۆ خەرجەکرێت و لە بودجێ گشتی پارەی بۆ خەرجەکرێت بە سوودمەندی و بەرژەوەندی گشتی زۆر باشە من کاتم نەمامەوێت دوا پرسیار لەسەرەوە بکەم بێگومان هەموو پرۆژێکی لەو بابەتە جگە لە ئەو ئامێرانێک کە بەکاردن پێویستی بە توانای مرۆیشیە پێویستی بە پسپۆر هەیە ئەگەر بێت و ئەو ئامێرانێک ئێستا هاتوون ئیشانەی کە پێی دەکرێت کەسی پسپۆری لە پشت نەبێت جارش کە دەست دەخاتە سەر کوالەتی ئیشەکان بۆ ئەمە چکراوە بەڵێ جا بە دڵنیای بۆی ئەمە ڕوونە ئێمە هەچ ئامێریشی تازە بۆ تێستکردن بێنین بێت ڕاهێنان بەو کەسانە بکەین کە ئامێرەکە بەکارێنن واتە کڕینی هەر ئامێرێک هاوشانە لەگەڵ ڕاهێنانی ئەو ستافیکەوە ئامێرە بەکارهێنێت بەبێ ڕاهێنان هیچ ئامێرێک نابێ بەکاربێنێت بۆ ڕێگەگرتن لەو بابەتە ئەبێت هەج ئامێریکی تازەی تێستکردن کە یێتە ناو تاقیقەکانی ئێم بۆ لە وەزارەتی یاوەدانکردنەوە ئەبێ خولی ڕاهێنانی لەگەڵابێ بۆی بۆ شێوکی تەندروست تێستەکەن. زۆر باشە دانا عەبدولکەریم وەزیری ئاوادانکردنەوە نیشتەجێکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شەو.